بەهۆی لێدانی بیری ناسایی لەلایەن هاوڵاتیانەوە ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی دروست کردووە بە تایبەت ناوچەی سیتەک کێشەی کەمبوونەوەی ئاوی ژێرزەویان هەیە و ئەمە مەترسی دروستبوونی بوومەلەرزەشی هەیە. من بۆ زانینی زیاتر چمە لای دکتۆر توانە عومەر پسپۆڕی ئاوی ژێرزەوی. کاک تۆ سڵاوە لێ بێ. وەزعی سیتەک لە ئێستادا چۆنە؟ وەڵا بەگشتی بەعام هەموو هەرێمی کوردستان لە ڕووی ئاوی ژێرزەویەوە زۆر خراپە لەبەرەوەی بیرێکی نایاسایی زۆر هەڵەکەندرێ. ئەم بیرە نایاسانە کاریگەری سلبی دروست دەکات لەسەر ئاوی ژێرزەوی، لەبەرەوەی هەندێ بنەمای زانستی هەیە. ئەم بنەما زانستیانە هیچ حساب و کتابێکی بۆ ناکرێ. ئێمە کاتێ بیرێگەڵەکەنین ئەبێ چەند پێوەرێک هەیە بە هەند وەربگیرێ. کاتێک کە بیرێکی نایاسایی لێ هەڵەکەندرێ ئەم پێوەرانە حسابی بۆ ناکرێت. لەبەرەوە بەعام هەموو کوردستان، هەموو هەرێمی کوردستان لە ڕووی ئاوی ژێرزەویەوە لە ژێر مەترسیایە. توانین بڵێن ساڵ بە ساڵ مستەوای ئاوی ژێرزەویدا ئاوازێ، چکە لە سروشتا یاسایەک هەیە با بڵێن دەورانێک هەیە، دەورانی هایدرۆلۆجیکەڵ سایکڵی پێڵێن. ئەو ئاوەی کە ئەبارێ لە زستانە ئەچێتەوە خاک، دوایی بەکارێنێت و بە هەڵمبوون ڕوئایە ئەما بێت تەوازن بێ. یعنی چەند ئەبارێ ئەوە ناچێتەوە خاک ئەبێ ئەوە نەسەرف کرێ. بەڵام ئێستا وای لێ هاتووە بە لە سەدا بیسوێندی ئەوەش کە دەرێندێ، ینی کە ئەبارێ ناچێتەوە ژێرخۆی. ینی با بڵێن کاتێک ئاوی ژێرزەوی لە سا 75 بەکارێنێ بێ لە سا 75 بچێتەوە ژێرخۆی، بەس لە سا بیسوێنجێتەوە شوێن. کاتە تۆ هەموو ساڵێک نسبەتێک لە ئاوی ژێرزەوی کەمەکە تاوای لێت وردە وردە بەرەو مەترسیاڕە. بە نسبەت ناوچەی سیتەکەوە تەوە ناوچەی سیتەک خۆی لە ڕۆژانستێکەوە بە ناوچەیەکی زۆر ئاو هەڵگردا ناندرێ. بۆ نمونە وەک دەشتی شارە زۆر، وەک هەڵەبجە، ئەمانە ئەکوفەر و ینی کۆگایەکی ئاوی ژێرزەوی بەهێزن. بەس ناوچەی سیتەک ناوچەیە کە توانین ئەگەر کلاسفیکیشنی بۆ بکەی بە دەرەجە دوو دابنرێ لە ڕووی ئاوی ژێرزەویەوە. لەگەڵەوەشەوە هەموو بیرە نایاسایە هەڵەکەندرێ، وەکو پێوەتی ئەو پێوەرە زانستیانە حسابیەوە ناکرێ، ئەوەنەی تر خراپی کردو. خۆی لە بنەڕەتدا باش نییە. اینجا وەرە بەو شێوازەش ئێمە بیرمان هەیە 100 بۆ 120 مەتر لە ناو بیرەکە ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە. بیر هەیە جاران مەسەلەن چەند ساڵە پێش ئێستا ئاستی ئاو لە نایە بۆ نمونەگە بیرەکە 200 مەتر بوو بێ، ئاستی ئاو لە ناوە 40 مەتر بۆ ئێستا چۆتە 140 150 160 ئەوە نەدابەزیوە. ئەمە بۆ بیرەکان زۆر لێکەوە نزیکن. ینی هەیە پەیوەندیمان پێوە کاڵێم بیرەکە مشکی کرۆ بەکاریشم نەهێناوە. تۆ 5 مەتر 10 مەترە ولا دراوسەکەت بیری هەیە کە ئەو ئیشی پێکردوە هەروەکوە مزەخەکەی قسمێتە ناو بیرەکەی تۆوە. بوومەلەرزە ئەتوانم بڵێم دوو جۆری هەیە. جۆرێکیان ریجنەڵە، زۆر عالەمیە. بۆ نمونە لە ئەنجامی جوڵەی پلەیتی عەرەبی و ئێرانی لە حدودەکانە یان لە شەرقی ئەوسەتە کە ئەم پلێتانە حەرەکەکەن بوومەلەرزە دروستە بێ و ئیتر پانتایەکی زۆر داگیرەکە. ئەمە ریجنەڵەکەیەتی و پەیوەندی بە ئاوی ژێرزەویەوە نێو لەبەرەوەی لە قوڵایەکی زۆرە، با بڵێن سەرچاوی بوومەلەرزەکە و سەنتەری بوومەلەرزەکە لە قوڵایەکی زۆرە. بەڵام هەندێک بوومەلەرزە هەیە لۆکەڵیە، واتە ناوچەییە، کە ئێمە لەم حاڵەتانەمان زۆر هەیە. بە تایبەتی لە ئێستا بەتواوە ئیتر ئەو مەترسی بوومەلەرزە لۆکەڵی هەیە. ئێمە ئەزانین ئاوی ژێرزەوی لە ناو ئەرزە، لە ناو بڵێن ناخی زەویە لە درز و کەلێن و بۆشایەکەوە بێتەوانێ. کاتێک کە ئەم ئاوە بەکارێنێ و دەرێنێ یان مستەواکەی دابەزێ، ئەم درز و کەلێن و بۆشایانە ینی فری ئەبن، ئەبێ بە بۆشاییەک لە جیاتی ئەوەی ئاو پڕی کاتەوە. خۆتان نەزان ئاو خۆی پرێژەرێک دروستەکە، ینی وەکە ئەم بۆشایە لەژێر پەستانێکا بێ کە لەسەرەوانێ زەختێکی بێتە سەر لە ئەنجامی ئەو پەستانی تەبەقات و ئەو بەردانی سەر و خۆی تەپین ڕوو نەیە بۆ لەبەروی بۆشایەکە پڕ بۆ تۆ بە ئەو. بەس کە ئاوەکە دەرهێنرا و دابەزی تۆ بۆشایی ئەمێنێتەوە. ئێسەر و خۆشی تەبەقاتی بەرزە قورسایی لەسرە واکە تەپین ڕووبە، کە ئەم تەپینە ڕوویە هەندێک جارە بێتە بوومەلەرزە. ئیتر بە پێی حەجمی ئەو بۆشایی هەتا گەورەتر بێ، ئەو بۆشایانە تا گەورەتر بێ و تا تەپینەکە زیاتر بێ، دەنگی بوومەلەرزەکە و هێزەکەی زیاترە بێ.